بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێتم یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ بەڕێز کاک ئازاد تۆفیقە ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە ئەم شەو مەبەستمانە قسە لەسەر تێڕوانین و دنیابینی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بۆ پرسە نێوخۆییەکان بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان، بۆ دووری مەودا و نێوانی لایەنەکانی هەرێمی کوردستان، وارووا قسە لەسەر هەڵبژاردننی ئەیلول ئەکەین ئایەکێتی نیشتیمانی کوردستان، ینی چۆن ڕوانێت ئەم هەڵبژاردنە چەند بە گرنگی ئەزانێ و تا چەندە لەگەڵ ئەوەیە کە دوا بخرێت. وا قسەش لەسەر بێگومان قسە لەسەر دۆخی عێراق شەکەین و ئەوەی لە عێراقە گوزەرێت خۆتان نەزانن لە دوای هەڵبژاردننی ئایاری ڕابردوو نێوانی لایەنە سیاسیەکان زیاتر لە جاران دوورکەوتەوە و چاوەڕێکە لە دوای هەژماری دەستی دەنگەکان شتەکان بگۆڕێن، بەڵام وەکو بینیمان هیچ نەگۆڕا بەڵکو خراپتر بوو لە جاران. ئەم شەو مەبەستمە قسە لەسەرەوەش بکەین کە ئایا هەڵبژاردننی داهاتوو ئەتوانێت لایەنەکان لە یەک نزیک بکاتەوە بێگومان لەسەر ئاستی نێوخۆی هەرێمی کوردستان، یان لایەنەکان هێندەی تر لە یەکتر دوورەخاتەوە. من زیاتر ناڵێم. کاک ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، زۆر سپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن. گەر تێڕوانین و خوێندنەوەیەکی گشتی بکەین بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان، ئایا ئەوەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەگوزارێت چەند دروستە، چەند لە سوود و بەرژەوەندی هاوڵاتیان پاشان پارتە سیاسیەکان. سپاس بۆ بەڕێستان. دیارە دوای هەڵبژاردنەکەی 12/5 ئێستا چێ لە کوردستانی عێراق ئیشکالێکی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکانە هەیە بەوەی کە مابران بابزەڵین تا ڕادەیەک تای هەڵبژاردن یا تای ئەو زبری و دردۆنجی کە لە نێوان لایەنەکانە هەبووە هێشتا بە تەواوی هەمووی بەرنەیەوە. ئەوەیەک. دوو، ئەمە لایەنێکی نەرێیە، لایەنە ئەرەیەکەی کە ئەمە بۆ پێنجەم مانگ دەڕوات کە حکوومەتی هەرێم ئەتوانێت لە کاتی خۆیان واتر لە ماوە 30 ڕۆژدا موچەی فەرمانبەران، کارگوزەران، هەموو مۆزەف و مۆزەفەی کوردستان بدات کە من پێم وایە ئەمە واجبێکی هەم ئەخلاقی هەم نیشتیمانی هەم میهنی حکوومەتە. ئەمە نە سەدەقەیە و نە بابلەی زەکاتە، بەڵام خۆشبەختانە توانیمانە ئیسفادە لەو ئیشکالی اقتصادی کە هەبووە لە ساڵانی ڕابردووە و ئەو سەغراتانە پڕ بکەینەوە. حکوومەت هەرێم خۆشبەختانە 5 مانگە معاش لە کاتی خۆیان دەدرێت. هیوادارم ئەو شتە بڕێکە لە موچە لە خەڵک بڕاوە بتوانێت حکوومەت لە هەنگاوێکی چاکسازیە ئەو تۆزش با بڵێن بخاتەوە سەر موچەی فەرمانبەران، کارگوزەران بە هەموو وزارەت و بە هەموو دام و دەستگاکانەوە بۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان. موچانش بوون موچەی مامۆستایان و موچەی مامۆستایان دواکەوت ئەو تێ لەم مانگەوە ئەویش چارەسەر. پێم وایە ئەگەر ئەو خطە ئیسلاحی کە هەیە حکوومەتی هەرێم دەستی پێکردووە بەلایەکی باشی بەرجەستە بووە کە 5 مانگە موچە لە کاتی خۆیان لە ماوە 30 ڕۆژە درێ و ئەو بڕەشی کە نزیک لە سا 15 بۆ سا 20 و 22 بڕاوە هیوادارین کە لە هەنگاوی دووەمی چاکسازیە بتوانێت بێ لە سا 5 ئەو پەڕی لە سادە بۆ ئەوی بەڕاستی کۆمەڵانی خەڵکی کوردستان 4-5 ساڵی پڕ نەهامەتی، پڕ قەیران، پڕ ئیشکالی دارایان بردەسەر. بۆیە من پێم وایە ئێستا ئەگەر لایەنێکی ئەرێیی بریتی بێت لەوەی کە وەزئی اقتصادی خەڵک، وەزئی بازار، وەزئی دارایی لە بژانەوەیەکی بەردەوامایە، ئەوە خۆشبەختانە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان مژدەبەخشە. لایەنە نەرەیەکە ئەوەیە دوای 12/5 تا ڕادەیەک ئیشکالێک کەوتە نێوان هێزە سیاسیەکان بە تایبەتی ئەو 5-6 هێزەی کە بابرین 1 کورسی یا 2 کورسی 6 کورسی 10 کورسی 8 و 20 و 25 و 30 وشتیان هەبوو دەنگەکان گۆڕانکاری پێکرا بەچی بەوەی کە ئەبینین تەوازنی هێز لە پەرلەمانی عێراق وەکو جاری پێشوو نەبوو. ینی پێشوو مابرینی چێتی ئەگەر ئەوەنە کورسیە بێسە بۆ بەوەنە کۆمەڵ ئەوەنەیە هەبوو بێ یان هێزی تازە هاتووە ناوی هەوپەیمانیە ئەوەنە یان پارتی ئەوەنە تۆزێ ئیشکالێک یا بابلین شتێک لە بێمتمانی لە نێوان لایەنەکان دروست بووە کە پێویستە بە تایبەتی چێتی و پارتی ئەو بێمتمانەیە بڕەوێنێتەوە بۆی بتوانین ئێمە بۆ هەڵبژاردننی داهاتوو تا ڕادەیە هیچ نەبێ بە هەموو بابرین بەرنامە جیاوازەکانی خۆمانەوە، بەڵام بە یەک ماڵی بە یەک خطابی گشتی بڕێنناوە. بۆچی ناوی یەکێتی و پارتیت بە دیاریکراوی هێنا کە ئەوان بتوانن ئەم تەمە ئەم دووریە
بڕەوێنەوە و نزیکی کەنەوە دووری. ئۆپۆزیسیۆن بەگشتی گلەییان یان هەز بە ئیشحافکردنیان یان غەدرێک لە خۆ ئەبینن کە ئەڵێنێکی دوو پارتی لێکردوون لەبەر ئەوەی باڵین هێزێکی سیاسی ناوی هاوپەیمانە ئەڵە من بە تەمای 12 کورسی بووم دوانم هێناوە، ناوی گۆڕانە لە سلێمانیاڵە بە تەمای 8 بووم بڵین چوارم هێناوە، ناوی کۆمەڵە ناوی یەکگرتووەڵە بە تەمای ئەو من ئەوەنم هێناوە. ئەمە ئەخیرن بە چ شکایەوە بۆی کاتن داوایان کرد کە سەر لە نوێی انتخابات یان بکرێتەوە یان فەرزی دانەکان بکرێت. کۆمیسیۆن و بابرین پەرلەمانی عێراق و مەجلیسی نەواب هاتن بەدەمەوە ئەخیرن بوو بەوەی کە جارێککە فەرزی ئەو سنووخانە بکرێتەوە کە تەعلیان لەسەرە لە کەرکوو بینیمان لە سلێمانی بیمان لە ئەولێر بینیمان بۆ بەیانی کە 6 مانگە 12 انتخابات کراوە 6 ڕۆژێکە کاتە 3 مانگ واتە 6 ڕۆژێکە کاتە 3 مانگ هێشتا کۆمیسیۆنی باڵا لە عێراقا ناتوە تەصدیقی انتخاباتی 12 بکە. بۆیە ئەبینم هێزە سیاسەکانی کوردستان لە کۆمەڵ لە گۆڕان لە یەکگرتوو لە بابلین هاوپەیمانی و هەتا لە بزوتنەوەیان هێزە سیاسەکانی تر گلەیان لەوە هەیە کە دەنگەکانیان وەک پێویست نەهێنراوە کە نەهێنراوە ئیخەنە سەرشانی یەکێتی و پارتی بۆ یەکێتی و پارتی پێم وایە ڕیسپی قەزەی کوردین من ئەمە دەیان جارمە و بابلین چەندین جارێت تکراریەوە دەکەم بۆ لەسەر قسەکەم یەکێتی و پارتی لەسەر شانیانە ئەم بڵێن کەیسی کورد بە کەلاری ئارامی بگێرن. بۆیە من لە بەرنامێکی پێشتر جاوتم ئەگەر یەکێتی و پارتی لە بەغا لە دەروی مافە دەستوریەکان کە ئەرکی سەرشان و ئەرکی یەکەمی بەدیهێنانەتی لای یەکێتی و پارتی کۆمەڵێ مافی وەکو وزارەتی ئەملا وزارەتی ئەولایەن بەرکەوە زۆر ئاسایەتی و پارتی لە 3 وزارەتی خۆیان با دوان بێ لە دوانی خۆیان بایەک بێ بیان بە گۆڕان بیان بە کۆمەڵ بیان بە یەکگرت و با حەز بەو ئیجحافەیە بەو غەدرە نەکەن بچووکە یەکێتی و پارتی لە بەغا بۆ مەسلەی وەزیری وزارەت لەوێ نین بۆ مەسلەی گەڕانەوەی مافی دەستوری لەوێن بۆ یاسای بودجەوغاز لەوێن بۆ مەسلەی نەود لەوێن بۆ مەسلەی سربەخۆیی لەوێن بۆ مافی دەستوری کە عێراق دەوڵەتێکی ئیتیحادیە و فیدرالیە لەوێن بۆیە بێکێتی و پارتی ئەو متمانەیە بەچی بجێڕنەوە ئەو تەمە لای هێزە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان بڕێوێنەوە هاوکار بن لەگەڵیانە. باشە من چەندین جاریتر هەر لە باسی ڕۆژم پرسیارم کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا هەفتانە و ینی بە شێوەیەکی دەوری کۆبوونەوەیان هەیە لەگەڵ یەکتر و لە یەکێک لە کۆبوونەوەکانی لەسەر ئاستی مەکتەبی سیاسی هەردوو حزب دوای ئەوە لە پرس کۆنفرانسێک ئاماژەیان بەوەدا کە دەرگامان بۆ تەواوی پارتە سیاسەکانی دیکە کراوەیە. پرسیارەکە لە ئێستاە ئەوەیە تەنها خستنە سەر پشتی دەرگا بۆ لایەنەکانی تر کافیە یان پێویستە ئەو لایەنانەی وەکو جەنابەت ئاماژت پێدا هەست بە ئیجحافەکەن هەست بەواکەن غەدریان لێکراوە پێویستە بڕۆی لە دەرگایان بیت و بچتە ژوورە و دانیشی لەگەڵ من و تومە یەکێتی و پارتی ئەگەر هاتوو هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان دەرگایان لێداخستن ئەبێ یەکێتی و پارتی لە پەنجەرەوە تەقولباب بکەن پەنجەرەشیان لێداخستن هەر ئەبێ بڕۆنجاچێت تەقولباب بکەن بەڵام ئەمە سەقفی زەمەنی هەیە ئەمە سەبری ئەیوبی ناوێت تا ساڵی حی ئەمە ئەکرەیەکی و پارتی بەیانی پێم وایە دانیشتەی دوایانی و پارتیا هەیە لەو دانیشتەی بەیانە جارێککە بەڕەسمی مواجهی هەموو هێزە سیاسەکانی کوردستان بکەن وبرون بۆ گفتوگۆ وبرون بۆ دیالۆگ وبرون بۆ دانیشت ئەو کاتە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئەزانن کە ئەمان ڕۆشتون پیان خۆشە خەڵکی ئاشتەوایی پێخۆشە خەڵک دەست لەملانی هێزەکانی پێخۆشە خەڵک نەمانی ئەو تەمە و ئەو بێمتمانەی پێخۆشە کە لە نێوان هێزە سیاسەکانایە ئەگەر ئەوان جوابیشان نیانەوە تەقولباب بکەن بەڵام ئەمە سەقفێکی زەمەنی هەیە ئەوەی ئەگەر وەزی عێراق وستا و جنوب تەزاورات نەبێ بێ ئیشکالی سیاسی و قەیرانی متمانە لەوێ نەبێ ئیسە بەرەو سێمانگە ڕواچیە لە حکومەت لەوێ تەشکیل نەبوو ناکرێ حکومەت لە عێراق تەشکیل کرێ ئێمە سەر و کۆمارمان نەبێ تەشکیل کرێ ئێمە پێگەمان نەبێ تەشکیل کرێ ئێمە مافمان نەبێ تەشکیل کرێ ئێمە دەنگمان نەبێ ئێستا بۆ حکومەی کە لەوێ تەشکیل نەبوو و لەوێ دردۆنجێکی سیاسی هەیە ئەبێ ئێمە لێرە زوو ئەمە حەڵکەین زوو ئەم تەمە بڕێوێنینەوە ئەم تەمەش بەڵام پێم وتی سەقفی سیاسی و سەقفی زەمەنی هەیە لەم سەقفا کە نهاتن ئەبێ بڵێ تەواو لەسەر کەس ناوەستین بەڵامێکێتی ئەبێ لە دەرگایان با لە پەنجەرەیان با لە کراڕۆژنەشە بچێ بۆ لایەن و پارتی لە دەرگای معارەزە با لە پەنجەرەی با و لە کراڕۆژەش بچێ بۆ لایەن ئەمە بەڵام تا ئەو سەقفەی کەوتمان باشە دێنەوە سەرباسی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی بەڵام باسێکی دیکەی تر هەیە کە باسێکی تا ڕادەیەک گەرمە و باسی ڕۆژە ئەوترێت زانیاری نافەرمی نەمانەیە ئاماژەی پێدەم پشتڕاست نەکراونەتەوە ئەمریکا لە ڕێگەی مەگۆرکەوە داوای کردووە کە هەڵبژاردننی 30 ئەیلولی داهاتوو دوا بخرێت بە پشتبەستن بەو حەقیقەتانەی کە هەڵبژاردننی 12 ئایار نێوانی لایەنەکانی لە هەرێمی کوردستان زۆر دوورخستۆتەوە ناکرێ بەم شێوەیە ئێستا هەڵبژاردنێکی تر بکرێت کە ڕەنگە بەرکەوتنی تیابێتە ئاراوە و نێوانیان هێندەی تر
دوور بکەوێتەوە پەرتەوازە بێت ئێوە لەم ڕۆوە ینی تێڕوانین من پێم وایە بەکو معلومە جەنابی برێت سەردانی جەنابی کاک مەسعودی کردووە و تەکلیفیشی لێ کردو انتخابات سینۆ نەکرێت دەبەر کۆمەڵەشت پیانی ئەمێ ئەمریکیەکان لەگەڵ لیبراڵین لەگەڵ دیموکراسیین لەگەڵ ئاشتەوایی گۆڕانکاری دەسەڵاتین یەکەم جارە داوا لە هێزیی سیاسیەکەین کە انتخابات تاخیر بکە لەبەر وەزی عێراق و وەزی هەرێم و ئەو دڕدۆنجی کە لە عێراق یا بابرین لە ساحەکە هەیە کەمتر بێتەوە و پێم وایە جەنابی کاک مەسعود قسەی لەسەر مەسەلەی کەرکوو کردووە و لە گەڕانەوەی پێشمەرگە کردووە کە بەرەو چووە ڕوا تأخیربوونی انتخابات تەکلیفی ئەمریکیەکانە لە دەسەڵاتی سیاسی کوردی ئەوە 100% وایە ئایا دەسەڵاتی سیاسی کوردی دوای دیراسەکردن کارین دەسەڵاتی سیاسی کوردی ئێستا مەبەستمانوێنەیەکی تو پارتی بێ بەتەنها من پێم وایە ئەوەی یەک کورسی هەیە دەسەڵاتی سیاسی هەیە ئەوەی دوانی هەیە ئەوەی چواری هەیە ئەوەی هەشتی هەیە ئەوەی ئیلی ئاخری مەبەستم ئەوەیە انتخابات بۆ هەموو هێزە سیاسیەکانی کوردستانە ئەکرێکی تو پارتی هێزی یەکەم و دووەم بن بە پێ کورسیەکان نەخێرێکی گۆڕان هێزی یەکەم و دووەم بن بە پێ کورسیەکان بەڵام مادەمی چێتی و پارتی و گۆڕان هێزی یەکەم و دووەم بن بە پێ کورسیەکان خۆسیەمیش هەیە و چوارەمیش هەیە و پێنجەم و شەشەمیش هەیە وایە دەسەڵاتی سیاسی بریتێ لە چی بریتێ لە کۆی حیزبە سیاسیەکانی کوردستان پێم وایە بە تاکید وایە ئەو معلومەشە تەکلیفێکی ئەمریکیەکان هەیە بۆ ئەو تەخیربوونە تا چەند بەگوێی ئەکرێ تا چەند دیراسە ئەکرێ تا چەند لە خازانجی پرۆسەکەی دیارە وەڵامە درێتەوە باشە ئەوە ینی لای من نافەرمی بوو بەڵام جەنابتان ئاماژەتان بەوەدا کە زانیاریە و فەرمیە کەواتە داواکاری ئەمریکیەکان بۆ دواخستنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان داواکاریەکە لەبەر خاتری پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق بۆی کورد بەوە سەرقاڵ بێت یان لە پێناوی ئەوەیە کە نێوماڵی خۆمان ڕێکخینەوە یان هەردووکی من شتێ بۆ ڕێزە بڵم ئێستا دوو ئەجندەی گەورەی لە عێراقا ئیشەکەن دوو ئەجندەی زۆر حادن زۆر تیژن ئەجندەیەکیان ئەجندەی کۆماری ئیسلامی ئێرانە ئەجندەیەکیان ئەجندەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران لە حکوومەتی پێشووی دەوڵەتی عێراقی شەواتە 2014 هەمان ئەجندەیانە بووێ بەقە ئەم جارە حاد نییە چونکە ئەمریکا لە ئیتفاقی ئەتۆمیەکە ئیسحابی کردووە چونکە ئەمریکا حەسارێکی جەرگبەری خۆسەر کۆماری ئیسلامی چونکە ئەمریکا قۆناغێکی نوێ دەستپێکە دووسپەی سێشەمە چونکە ئەمریکا ئەڵێ لە پرۆسەی ئازادی عێراقا لە حربی تەحریرا من دەوری ئەساسیم تیا هەبووە وابێ دەوری ئەساسیش بێ و ئێرانیش پێی وایە عێراق بەسەر مابرین ئەوەی کە دیێرا حکومەکە هێزێکی شیعیە کە مەرجەیەکی ئیسلامی هەیە و مەرجەیەکی مەزەبی هەیە و زیاتر تەعاتفی لەگەڵ ئێرانە هەیە و زۆرێک لەوانەشی کە لە عێراقا ئێستا باڵادەسن ڕێوزەران وەزیرن وەزیری بەرگرین وەزیری مالین هەموو ڕۆژان لە کەمپەکانی ئێرانە لە دەوڵەتی ئێرانە داعم کراون بابرین حیزبی سیاسیانە بۆ ئۆپۆزیسیۆن بوون ئەمە ئێستا ئەم دوو ئەجندەیە زۆر بەریەکەوتنیی قورسیانەیە من مانگێکی ئەم ساڵ وتومە پێنج مانگ پێشەوەی حکوومەتی انتخابات بێوتومە لە دوای انتخابات تەشکیلی حکوومەتی عێراقی قورسە ئێستا و حەقەتەیە بینین حیزبی حیزبی دایک حیزبی شیعیە وەکو 2014 نییە یەک لیست بێ سێ لیستە بەهەرسی چەند ناتوانن 165 تەکمیلەکەن سائیرونی مقتەدا 54 هەیە فەتحی عامری 47 هەیە نەسری عەبادی 42 هەیە هەرچی گۆگرۆ ناکاتە 165 ناگاتە 150 ناگاتە 55 وانەیەکان نزیک بە 10 کورسی مابووە بۆیە هەتا لیستی کە لیستی دایکە و لیستی حیزبی شیعیە و دەعوێ و مەرجەیەکی ئیسلامی هەیە جا کەربەلای یان نەجەف یان قوم ئیشکالم نییە ئیشکالم ئەوەیە کە ئەمانە تقریبا تەعاتفێکی مێژوویان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە ناتوانەوە تەشکیل بکەن دەوڵەتی عێراقیش کە ئیتیحادیە کە بەچی ئیتیحادیە ئەبێ سونەشی تیابێ و بێ کوردیشی تیابێ ئیناینەوە بۆ دەوڵەتە مەرکەزیەکەی ساڵی 1920 کە دروستە بێ سونە بێ بە یەکەم شیعە تامی شەکرێ و کوردیش تامی شەکرێ ئەمە ئیتیحادی چی و ئەمە دەستوری چی ئەو هەموو خوێن ڕشنەوە بۆ ئەمەی نەکردووە بۆ دەوڵەتی مەرکەزی نەکردووە بەڵێ بۆ سنترالیزمی نەکردو ئەمریکا بۆ توافقە سیاسیەکەی کردووە ئەو توافقە دیموکراسیش کە جەنابی ئیمام جەلال بەڕەحمەت بێت دایەنا بۆ چونکە لە عێراقا لە ڕووی دیموگرافیەوە تا قەرەئە بە قیامەتە شیعە لە ڕووی نەسەمەوە یەکە من سنە دووە من کورسیە من باش ئێکەوادەم وایە بوو بە ژمارە قسێ بکەن ئەبێ شیعە هەر باڵا دەست بێ و کورد و سونەش تامیشکرێن نابێ ئەبێ دیموکراسیی توافقی بێ کوردیشە بێ سونەشە بێ شیعەشە بێ بە پێی پێگەت بە پێی جوگرافیات بە پێی نەسەمەت دیارە بۆ لای ئەمریکیەکان ئەمە نابینن ئێستا لە عێراقا عێراق حیواری تیان نەماوە بۆ دروستبوونی دەوڵەتی عێراقی حیوارێکە بوو مثلا صدر أشوف ولا عبادي چوو بۆ لای مالکی چوو بۆ لای هەردوو لایەن کە ئەمانە سێ هێزن و فەتحیش
بابلین میوانداری هەر چوانیانەیە کردووە لەسەر مێزێکی گفتوگۆ لەسەر دیالۆگ ئێستا لە دوای تەزاوڕاتەکانی بەسڕە و بەغا و ڕوومادی و وستا و جنوبی عێراق ئەم حیوارەش نەماوە کە ئەم حیوارەش نەماوە حکوومەتی هەرێمی کوردستان تەمی 12 بەری نەیاوە زبری 12 بەری نەیاوە ئۆپۆزیسیۆن تاکو ئەمڕۆ من بزانم متابعە بکەم ئەڵێ ئێمە ئامادەی هیچ حیوارێک نین هیچ تەحالفاتێک نین لەگەڵێکی دوو پارتی بۆ بەغا ئەمەش ئیشکالێکی گەورەی تۆ هێشتا اینجا 12 انتخاباتەکەی 12 کە 6 ڕۆژی ماوە بۆ سێمان تەزدیق نەکراوە لایەن کۆمیسیۆنەوە ئەبێ تەزدیق کرێ ئەمریکان پیان باشە جارێککە ئەم زبریە کە بەرە و بابلێن ڕەوانەوە ڕات قورستر نەبێت وەستا و جنوب ئەمریکای لێرەش ئەمە ڕوونەیە کەواتە چی بۆ کورد و هەرێمی کوردستان تایە ئەم داواکاریە من ناتوان بڵێم ئەمە ئیجابیە بۆ کوردستان یان سلبیە دەسەڵاتی سیاسی کوردی ئەوێزە سیاسیدان بعد لانی کەمە بڵین کۆمەڵ گۆڕان یەگرتو هاوپەیمانی یەکێتی پارتی زیاد حزبی شوعی سۆشیالیست و بزوتەوە ئەم هەژنۆیە زۆر ئاساییە لە دەرەوەی هەموو خلافێکیان لە دەرەوەی هەموو گلێ و گازندێکیان دانیشن دیراسەیە بکەن ئایا ئێمە سینۆ هەڵبژاردن بکەین لە قازانجی هەرێمی کوردستان و ئەزمونونەکە و پرۆسەی دیموکراسی و تەشکیلی حکوومەتێکی نوێی هەرێمە یان نا گوۆیەک نییە لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کەواتە ئەم لێک تێگەیشتنە ئەمان لە هەر خەریکیەوەن لە دوورەوە ئەخوێن و قسە لەگەڵ یەکەکەن و هێندەی لە ڕاگەیان و بە بەیاننامە یەکتر مخاتەبە یەکترەکەن هێندەدانە نیشتون لە نزیکەوە لەگەڵ یەکتر ئەوەی ئەیبینین لە ڕاگەیان تا ئەمڕۆ ئەو گفتوگوێنیە کە 5 بەیانی 6 دوو بەیانی 7 سێ بەیانی 8 ئەکرێم گفتوگوێ هەبێ بۆیە من سەرتاوتم یەکێتی و پارتی ئەبێ لە دەرگای گۆڕان کۆمەڵی یەگرتو هاوپەیمانی سۆشیالیست بزوتنەوە شوعی بدەن اینجا لە پەنجەرەکەشی بدەن هەر ڕێیان نەکرا لە کراڕۆژنەشەوە بڕۆن کە نەڕۆشتن خۆیان نەتوانن وەکو ئێستا پاکیجیان هەیە وەکو ئێستا بەرنمەیان هەیە وەکو ئێستا بە مەدروسی دراسیان کردووە لەگەڵ بەغا حیواری خۆیان بکەن بۆ مەسەلەی تاخیربوونی انتخابات یان تاخیر نەبوونی پێویستی بە دیراسیەکی وردی قوڵی هەمەلایەن باشە ئەگەر ینی دوای ئەوەی کە ئەنجامدانی هەژماری دەستی تەواوی دەنگەکان کۆتایی دێت لەلایەن کۆمیسیۆن و دادگای فیدراڵیەوە ینی تەزدیقەکە کۆتاییە پێت وایە لایەنەکان دوایەوە لە یەک نزیکنەوە یان زیاتر لە یەک دوورەکەونەوە خۆی لایەنەکان بێ حقەتێکەیە بزانن یعنی کە کۆمیسیۆن تەزدیقی کرد یعنی هیچی تیان نامێنێ ئەو من بەرایی ئەوەش کە وەکو خوێندنەوەکی سیاسیانی بۆ بکەین لە دوای بابلین میکانیزمە ئەلکترۆنیەکە میکانیزمی دەستیان بەکارێنە یەدەوی فەرزیەتەویش بەرایەکەی دەرکەوت لە سلێمانی وە لە هەولێر وە لە کەرکووک وە لە وەستا و جنوب محافەزە بە محافەزە باسیەکەن ئەکرێ لە هەفتەی داهاتوە وەکو بۆنی ئەوەی لێت هەم دادگای فیدراڵی عێراق هەم کۆمیسیۆن تەزدیقی نەتیجەی انتخاباتی 12 بکەن بەم نەتیجەیە فلان ئەوەنە کورسی ئەوەنە دەنگ فلان هێز ئەوەنە کورسی ئەوەنە دەنگ ئیتر دوای ئەوە نەما مەجای تەعن هەیە نەمەجای هیچ هەیە ئەوە ئەبێ بە 22 لەسەر حەو تا انتخابی داهاتوو کە 2022 یا 21 یا 23 یا 6 مانگەیە ئەوە سائل مەفعولە و ئەوە ئەخوا بۆیە ناکرێ ئەمان بەردەوام بن لەسەر ئەو سیاسەتەی کە حیوار ناکەین کە گفتوگۆ ناکەین چونکە من ئەزانم نەتیجە هەرە بێ حیوار بکەین نەتیجە هەرە بێت گفتوگۆ بکەین نەتیجە هەرە بێت پێکەوە دانیشین بەڵێ بڕوایەکی واشەیە کە هەر کاتێک کە کاندیدە دەرچووەکانی پەرلەمان تەواو بە فەرمی بوون بە پەرلەمانتار ئەگەڕێنەوە بۆ بەغدا ئەگەر تەنانەت هەندێکیان پارتە سیاسیەکەشیان ناڕازی بێت چکات امتیازاتەکانی ئەوە نین کە دەستچەوداری بن بەڵێ هەر سەبارەت بە دواخستنی هەڵبژارنەکان ینی مادام دەست پێشخەریەکی یاخود دەستێوەردانێکی ئەمریکی هەیە بۆ دواخستنی هەڵبژارنەکان خۆ بێ بەنسبەت کوردەوە هەڵبژارنەکان دواخرێت لە پێناو شتێکا بێت پێت وایە فشاری ئەوەش کراوە کە لایەنەکان لە یەک نزیکنەوە چکە گەر هەڵبژاردن دوا بخێت و لایەنەکان دوور بن ئەنجامەکە سفر بێت من پێم وایە بەڵێ سێت کە لە جوڵەمە کۆیەکانی برێت سەردانی هاوپەیمانیەکە سەردانی گۆڕانەکە چ لای پارتی چ لای یەکێتی یانی ئەو هێزانی کە با بڵین پێزێکن سوقلیانەیە بەسەریان نکاتەوە دیارە خۆ بۆ چاخواردن ناڕە بۆ قاوەخواردن ناڕە بۆ ڕواڵێ ئەجندەیەکەوە حیوارێکی ئێمە حەزەکەنیەوە بەشدار بنتیایە و بەشدارێکی مسمیدانەش بن بەرهەمدار بن بەڵام ئەمە دیارە مودەی ئەوێ زەمەنی ئەوێت ئەمە پێم وایە ئێسامە هەفتەیەکە سەریاڵ کەمتری لە هەفتەیەکە پێم وایە نزیک بە 5 ڕۆژێکە مەسەریاڵەوە لە 2-5 ڕۆژی داهاتوە لە 2 هەفتی داهاتوە دەرەکەوێ حیوارەکان بە چ ئاستێک و بە چ ئاراتێگاڕۆ باشە هیچ لایەنێکی سیاسی هێندەی جەنابتان زانیاریتانە بێت داوای لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە کە ینی قسە لەگەڵ پارتیە بکات بۆ ئەوەی هەڵبژاردننی داهات و هیسی ئەیلول دوا بخرێت بەس باشی ڕسمی من ئەگەم لە شتێکی ڕسمی نییە باشە بینەوە سەر قسەکردن لەسەر
پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی دیکە یەکێتی لە ئێستا لە چه پارتیەکی سیاسیەوە زیاتر نزیکە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەرمەی ئیشکارە سیاسەکانیشا بڕات هەبێت کارگاریانی بە یەک مەسافە سێری هەموو یەکرد. ئەین تۆ سێرکە ئێمە لە ساڵانی 2009 و 11 و 12 چه هۆسەیەک بوو لە سلێمانیا، چه ئاژاوە پشێوێک بوو لە سلێمانیا. خۆزانی چێژ نەواتی ئەم پشێوێ بوو، چێژ نەواتی ئەم ئاژاوەیە بوو. بەڵام ئێمە حیوارمان لەگەڵا کردن. یعنی لە گەرمەی سەروبەندی حەڤەی شوباتە هەواڵێکی بەڕێز یۆک و ئێرۆخان سەردانی ماڵی کارنشوانەکە لەگەڵ کاک مەلا بەختیارە لێوێ دانیشن و تەکلیفەکەن کە ئێمە ئەم وەزعە بە حیوار بیڕێوێنینەوە. یعنی ئەم زبرێتیە بەسە. یعنی تۆ سێرکە یعنی دۆ سەرایی 2012 کە ئێرحەلیان لە ئێمەیە کرد کە بەتەما بوون هەمومان بەر لەبەر دادگا. یعنی سێرکە وا کەسا بە هەموو لایەنە سیاسیەکانی تر ئەبێ حەقەتەی بزانین قەزیەی کورد قەزیەی ڕزگاری نیشتیمانیە. قەزیەی ڕزگاری نیشتیمانی هێزی یەک کورسی و هێزی 50 کورسیشی ئەوێت. چونکە خەونی نیشتیمانی خەونی پارتی نییە بەتەنها، وەکو چۆن خەونی یەکێتی نییە، خەونی گۆڕانیشە، هی کۆمەڵیشە، هی یەکگرتووشە، هی هاوپەیمانیشە، هی سۆشیالیسم و بزوتنەوەشە. ماتەمە هەمومان لەم خەونا بەشدارین ئەبێ هەمومان ئیشی تیا بکەین، حیواری تیا بکەین. بۆیە بێ یەکێتی حورمەت لە پێگەی بزوتنەوە لە سۆشیالیسم بگرێ بەقەدەوەی لە پارتی لە گۆڕانێگرێ و ئەبێ پارتی حورمەت لە هاوپەیمانی لە گۆڕان بگرێ بەقەوەی لە یەکێتی یا لە بزوتنەوە یەگرێت. یعنی بۆ چونکە مەهامەکە لە حرکاتی تحڕیا ئەرچی سەرشانی یەک حیزبی سیاسی نیە و بە یەک حیزبی سیاسیش ئەم مەهامە جێبەجێ نابێ. مادەم خەونەکەی هەمومانە و ئەرکەکەش لەسەر شانمان ماوە من بە پێی خۆم من کورسیەکەم هەیە باوی کورسێک سەنگ و پێگەی خۆم هەیە ئەتوان مشکلت بۆ دروستکەم. تۆشی کورسی هەیە باسی کورسەکەی خۆ توانیت مشکلە دروستکەی و من ئەمەیە قەزەکە بە کەناری ئارامی بگەێنم بە پێی یەک کورسی خۆم. تۆش ئەتوانی قەزەکە بە کەناری ئارامی بگەێنی بە عیلاقاتی دیبلۆماسیت بە پەیوەندی نێودەوڵەتیت بە پێی سی کورسەکەی خۆت. لەبەرەوە بەڕاستی یەکێتی لەگەڵ هەموویانە بە یەک مسافایە و بێ هەمووشیان لەگەڵ یەکا بە یەک مسافا بن. بەڵام ئەوەی ئێستا لە ئەرزی واقع بینرێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە هەموو لایەنەکان لە یەک نزیکترن. ئەم لێک نزیکیە لە پێناو چییە بەکارهێنرێت؟ من پێم وایە بە پلەی یەکەم ئۆپۆزیۆن لەوە بەرپرسە. ئۆپۆزیۆن قەراری یابێت حیوار لەگەڵ یەکێتی و پارتی نەکا، قەراری یابێت لەگەڵ یەکێتی و پارتی نەچێ بۆ بەغا، قەراری یابێت لە هیچ تەحالفاتی ئەوانە بەشدار نەبێ یەکێتی و پارتی پێم وتێ ڕیسپی قەزەی کوردن دەسەوسان دانانیشن. ئەوە تا یەکێتی و پارتی پاکێجیانەیە و بەرنامەیانەیە و بەرنامەی مەدروسیانەیە بە ئەمریکیەکانیان تۆ بە عێراقیان تۆ بەهێزە شیعەکانیان تۆ ئەگەر لە ئەعلامی دو ڕۆژە بێ شیعەکان گلەییان لە تەڵەبەکان و داواکان یەکێتی و پارتیە. ئەڵێ یەکێتی و پارتی داواکانیان کارێکی کردووە پەردەوازەی بە ئێمەوە دیار بێ. من حەزەکەم پاکێجی داواکاری یەکێتی و پارتی دەکێ لە ئەو هێزانی کەس بنێت تەحالفاتیان لەگەڵاکە بۆ تەشکیلی حکومەتی ئایندەی عێراق. چکە پێم وتی بە سایرونی یەکەم و بە مقتەدای دووەم و بە فەتحی دووەم و بە عەبادی سێمەوە ناتوان حکومەت تەشکیلکەن بەتەنها. ئەبێ سنە و کوردی تیابێ. بە پێش بڵێم یەکێتی و پارتی خاوەنی 43 کورسین 25 بە 18 واتە لەسەر ئاستی عێراق. ئەگەر مقتەدا خاوەنی 54 کورسی یەکەمە و ئەگەر فەتحی عامری خاوەنی 47 یەکێتی و پارتی خاوەنی 43 سێزی سێمە لە عێراقە. خۆشبەختانە یەکێتی و پارتی هێزە 43 کەسە تۆکمە کوردایەتیەکەن 54ەکەی مقتەدا کۆ نابێتەوە لە یەک مەجلیسا 47ەکەی فەتحیش بە یەک کۆ نابێتەوە. هل مقتدا حزب الشيوعي لقلايا سي كرسيه رخلاوي شي كيما دني لقلايا فتح كعامليه شرحوا كرسيه ينزل كرسي كيه او يشتيو بارتين بريتين لا تشلوسي كرسي لا اسي علاقه هذه سيبن ويشتيو بارتي بو اما بكن لبرو يشتيو بارتي حقي خويانا بيكوا يك باجي جانبي بمدرسي همان باجي جك بن بردم قران بين بردم هاو بيماني برد كومرو يقطو بلن بو ما في دستوري كيما ايوش ببشر لو ازانين كداوي او ما فانا كان العراق وهزين اجتماعي لقل معنا وكسمان تجاوزي كسمان بو ماني بكين فرمو بابا يكو ام باجي جي نقصان الدوله مانيكين خو ئەگەر ئەمان پاجێجەکە دەوڵەمەند ناکەن با گۆڕان کۆمەڵی یەکگرتو و هاوپەیمانی پاجێجێکی سەر بەخۆیان نەبێ. بەشکم ئەمە یەکێتی و پارتی بن بە ملحەقی ئەو ئازادی زیاتر گەڕانەوەی مافی دەستوری زیاتر شەڕی زیاتر لەسەر مافە کوردیەکان بکەن. ئۆپۆزیسیۆن نابێ مامەڵی بووک و خەسوو لەگەڵ دەسەڵات بکە، قەراری یابێ مەرحەبایی دەسەڵات نەکا، قسەی لەگەڵ نەکا، حیواری لەگەڵ نەکا. ئەمە لە سیاسەتە نییە. باشە من یەک خولەکم ماوە سوپاس دەکەم لە یەک خولەکە وەڵامم بیتەوە. بەنسبەت ینی خۆتان ئاگادارن لە کۆتاییەکانی 2017 پەیوەندی نێوان یەکێتی و پارتی تا قۆناغێکی باشی سەرەتای ئەم ساڵیش پەیوەندیەکی خراپ بوو
بەڵام ئێستا زۆر لە یەکەوە نزیکن. ئایا ئەکرێ بڵین ئەمە زیندووکردنەوەی پەیوەندی یاخود ڕێکەوتنە استراتیژیەکەی یاخود نووسینەوەی ڕێکەوتنێکی نوێ؟ من پێم وایە هەموو واقعەیەک کوڕی خۆی و بە هاوپەیمانی خۆی هەیەت، هەموو واقعی وولادەی خۆی هەیە. یعنی بۆ هیگڵێکیکە دروست نابێتەوە، وانە بۆ ساتەرێکیکە دروست نابێتەوە. ینی هەموو واقعەیەک ئەبە لە دوای فکر بگرێ بۆ دنیای سیاست. ئەگەر ئیتفاقی استراتیژی با بڵین 10 ساڵ لەمەوە پێش ئەو ئیتفاقەیە کە من پڕبەدڵ بە هەر دەپەنجەمۆری یەکەم ئیسفادەی لە 1 تا ملیۆن بۆ قەزەی کورد، بۆ ئارامی کورد، بۆ لەسەر پێکەوتنی ئەم ئەزمونە بۆ ئایندەی گەلەکەمان هەبووە وهەیە. ئەگەر ئیتفاقی استراتیژی ئێسا کاڵبوونی پێوە هەبێ لە دوای ئەوەی کە هێزەکان تا ڕادەی هێزیکە دروست بووە، گۆڕان هاتووە، هاوپەیمانی هاتووە، کۆمەڵ و یەکگرتوو بە جیادا هەبەزن، هێزیکە لە ساحەکایە. پێویستمان بە ئیتفاقێکی نوێیە، پێویستمان بە نزیک بوونە ئەمدێکی خۆمان هەیە چیت و پارتی و پێویستمان بە ئیتفاقی نوێیە. من پێوایە چیت و پارتی ئەتوانن نزیکتر بنەوە لە ئێستاش واتوانێت پاچێکی هەیەە بۆ شەڕ لەسەر مافی دەستوری کە من پێم وایە چیت و پارتی ئەتوانن قەزەی کورد بە کەناری ئارامی بگەن بە هاوشانی هەموو لایەنە سیاسیەکان. زۆر سوپاس کاک ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانت. سوپاس بۆ بەڵێ بینەرانی ئەزیز، سوپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.